ئێمە لە گەورەترین پێشانگای نەدەوڵەتی لە سلێمانیەوە لەگەڵتان داین. ئەمڕۆ گەورەترین پێشانگای نەدەوڵەتی بە بازاڕکردن لە سلێمانیدا دەکرێتەوە لەم پێشانگایەدا چەندین کۆمپانیای ناوخۆ چەندین کۆمپانیای دەرەکی بەشداریان کردووە. کاتێکدا ئەم پێشانگایە دەرفەتێکە بۆ بە بازاڕکردن و ئاڵوگۆڕ نێوان کۆمپانیای ناوخۆ و بیانەکاندا، هەروەها بۆ ئەوەی کە کڕیاران بتوانن لە نزیکەوە ئاشنا بن بە بەرهەمی ئەم کۆمپانیە جۆرە جۆرانە کە زیاتر لە 120 کۆمپانیا لەم پێشانگایەدا لەمڕۆدا بەشداری دەکەن. خەبەتە پێشانگاکە جارە نەکراوەتەوە میرەبان کاتژمێردا ئیستا لە بەیانی پێشانگاکە بەڕووی کڕیاراندا دەکرێتەوە کە تێیدا بۆ ماوەی دڕۆژ پێشانگاکە بەردەوام دەبێت. من ئەمڕۆ ڕاستەوخۆ لەگەڵێکێک لە خاوەن کۆمپانیاکاندا گفتوگۆ دەکەم سەبارە بە بەشداریکردنیان لەم پێشانگایەدا سەبارە بە ئەم هەلە بۆ ئەوەی کە کۆمپانیا بیانەکان کۆمپانیا ناوخۆیەکان بتوانن بەشداریکەن و کاڵەکانی خۆیان لەگەڵ پێشانگایەوە بە کڕیارەکان بناسێنن. بۆ مەبەستا دەچێن لێ زۆر بەڕێز علی نەجار خاوەن کۆمپانیەوە بەشدار بوو پێشانگاکە ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادەیە کە علی سڵاو لێ بێت باش. بەیانی ئەوەیش باش دەستخۆشیتان لێ دەکەم بۆ بەسەرکردنەوەی ئێمە لەم فستیڤالەدا. ئەم فستیڤالە دیارە گرنگی خۆی هەیە، چی بۆ ئێمە وەکو کۆمپانیاکان و هاوردەی کاڵا، چی وەکو هاوڵاتیان، چی وەکو ناوچەکە. یەکێک لەو گرنگیانەی کە بۆ ئێمە زۆر گرنگە بەرهەمەکانمان ڕاستەوخۆ بە هاوڵاتیان و بە کڕیاران دەناسێنین، بە تایبەتی ئەو بەرهەمانی کە تازە هاتووتە بازاڕەوە و ئاشنا نەبووە. ئەتوانین لە ڕێگەی ئەم پێشانگانەوە کاڵاکانمان زۆر بە ئاسانی بناسێنین بە هاوڵاتیان. دوو جوڵەیەکی بازرگانی باش لەم ناوچە دروست دەکات، هەلیکی کاری باش دەڕەخسێنێ بۆ هاوڵاتیان. ئیسا بەکو نمونە من باسی کەم ئەم کۆمپانیای ئێمە بۆ ماوەی دەڕۆژ هەلی کاری ڕەخساند و بۆ زیاتر لە 15 کارمەند لە کۆمپانیاکەی بەڕێستا کاک عەلی لە ئێستادا بۆی بەشداریکردنیان لەم پێشانگایەوە چەند کەس هەلیکاری بۆ ڕەخساوە؟ 15 کەس هەلیکاری بۆ ڕەخساوە بۆ ماوەی دەڕۆژ بە موشەیەکی زۆر باشیش. ئەو کەسانی کە لەم پێشانگایەدا بەشداری لە کۆمپانیاکەی بەڕێستا لەم پێشانگایەدا هەلیکاریان بۆ ڕەخساوە پێشتر لەگە بەڕێستا کاریان نەکردووە، تەنیا بۆ ئەم پێشانگای هاتوون تەنها کاتیە بۆ ئەم پێشانگایە هاتوون و بەشداریەکەن لەگەڵمانە. کەواتە کاک عەلی باو پرسیار بکەین تا چەند لێکردنەوەی ئەم پێشانگانە و دەوڵەتیانە هاوکار دەبێت، یارمەتی دەردەبێت بۆ ئێوە کە بتوانن بەرهەمەکانتان بە کڕیاران بە کۆمپانیاکانی دیکە بناسێنن، بتوانن زیاتر بەرهەمی زیاتر پێشکەش بکەن. زۆر هاوکاری ئێمە بێ لە ڕاستیە مەسافەیەکی زۆرمان بۆ کورتەکاتەوە. بۆ نمونە من ئەگەر بێت و ئەوەی کە لەم پێشانگا بماوە کورتەی دەڕۆژم کاڵاکانم بە هاوڵاتیان ئەناسیێنم، لەوە ئەشێ بە ساڵێک لە بازاڕە نەتوانم ئەم هەدەفە پێک بێنم. زۆر ئاسانکاری دەکا بۆ ئێمە بۆی موادەکانمان بناسیێنین بە هاوڵاتیان. جا من هەر لێرە شۆ داواکارم لە خاوەن کۆمپانیاکان لە کارگەکان باری دارایی خەڵک لە بەرچاو بگرن، یعنی با ئەم دەڕۆژە ئێمە هەر هیچ نەبێ واز لە سوودی خۆمان بێنین، کاڵەکانمان با بە هەرزانترین نرخ پێشکەشی هاوڵاتیان بکەین. بۆ هاوڵاتیانیش زۆر گرنگەکەی لە چیایە بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ڕاستەوخۆ دیێن لە دەستی یەک کاڵەکانیان ئەکڕن، یعنی ئەوە نییە مەسەرەن دوو تەرەفیتر لە بێنا بێ مارکێت و مۆڵەکان لە بێنا بێ ئەوان سوودی خۆیان بخەنە سەری، بۆ ئەوانیش دەرفەتێکی زۆر باشە. کەواتە کاک عەلی دەڵێن ئەو بەرهەمانی کە لەم پێشانگایەدا ئێوە نمایشی دەکەن نرخەکانی جیاوازتر لە نرخێکە لە بازاڕدا دەفرۆشرێت. ئێمە بەش بە حاڵی خۆمان نزیکەی لە 135 نرخمان جیاوازە لەگەڵ هەمان کاڵای کە لە بازاڕ بە هەمان کوالێتی لە 135 باندا بەزاندووە بۆ ئەوی خەڵک زیاتر ڕوومان پێ بکە، ماوادەکانمان زیاتر بکڕێ، زووتریش ئاشنا ببێ. بەڵێ پێشانگای نەدەوڵەتی سلێمانی دیارە ساڵانە پێشانگایەکرێتەوە. ئێوەکو ئەم کۆمپانیاکەی بەڕێستان چەندەم جارتانم جارە ئێمە بەشداری ئەەکەین لە ماوەکانی ڕابردوودا دوو جاریتر کە بەشداریتان کردووە. سوودی بۆ ئێوە چۆن بووە؟ ینی ئێوە چۆن دەیبێنن ئەم پێشانگایە؟ زۆر سوودمەند بۆ ئێمە. من داوا دەکەم لە بەڕێوەبەرانی ئەم پێشانگایە لە جیاتی ئەوەی کە ساڵێکە بۆ موادی خۆراکی ئۆمانە ئەکرێتەوە بیکەنە ساڵی دوو جار. لە ڕاستیە گرنگیەکی زۆر باشی هەیە، دەرەنجامێکی زۆر باشی هەیە بۆ ئێمە و بۆ هاوڵاتیان. بەڕێژەی لە سەدا چەند نمایشکردنی کاڵەکانتان لەم پێشانگایەدا کاریگەری لەسەر بەرزبوونی داهاتان هەبووە؟ لە 100 تا تقریبان 60 کاریگەری هەبووە، زیاتر لە نیوە. بەڵێ لەسەر فرۆشتنی بەرهەمەکان. ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە کاک عەلی؟ بەوەی کە نرخەکەی هەرزانتریان خۆ بۆی لێرەدا کڕارێکی زیاتر دەتوانن لە نزیکۆ بەرهەمەکانتان ببینە. هەردووکیانە لە ڕاستیە هەم خەڵک بە ڕێژەیەکی بەرچاو لە مدەتێکی کەمە بەشداری دەکەن، هەم ئێمەش لە 135 ڕێژپارەیەکی خەیاڵیە، یعنی لە خوار ئەوەی کە ئێمە کە کڕیومانە زەرەرمان لە خۆمان ناوە
بۆ ئەوەی موادەکەمان بە زووترین کات بڕاتە بازارەوە بەردەستی هاوڵاتیان بکەوێت بە هەرزانترینی رخ هەردوو ئەگەرەکە ئەوەیە. بەڵێ کاک عەلی هەماهەنگیتان لەگەڵ کۆمپانیەکانی دیکە لەم پێشەنگانەدا چۆن دەبێت بۆ ئەم ساڵ کە ئەم پێشەنگای کراوەتەوە زیاتر لە 120 کۆمپانیا بەشداریان دەبێت جیاوازە و دەستەکارانی دیکە کە لە پێشەنگاکەدا بەشدارن تا چەندێک ئەم پێشەنگانە دەبێتە هۆی لینکێک بۆی کە بتوان پەیوەندیتان لەگەڵ یەکتردا بتەوکەن زیاتر بەرهەمەکان یەکتر ئاشنا بن یاخۆ بە شێوازێک لە شێوازەکان بەرهەمەکانتان فراوانتر بکەن. بەڕاستی زۆر کاریگەری هەیە و زۆر مهمە. ئێمە لەم پێشانگانە لە ڕاستیا بووەتە وەکو بۆنەیەکی لێ هاتووە وەکو حفلەیەکی تعارفی لێ هاتووە. من بۆ نمونە بە کۆمپانیای دراوسیم هەیە تا ئیسا نەمزانێت ساحبێکی کێ و ناوی کۆمپانیەکەم بیسوە وەڵام نزانیە بەڕێوەبەرانی کێ ساحبەکانی کێ لەم جۆرە پێشانگانە تعارف ئەکەین بە یەکۆ عیلاقاتی دوورمەودا بە یەکۆ ئەبەستین زۆر مهمە بۆ ئێمە بەڵێ تا چەندێک کاریگەری لەسەر هاوردەکردن و هەناردەکردنی بەرهەمە خۆشبەختانە لێستادا هەناردەکردنەوەی بەرهەم لە هەرێمە بە وڵاتانی دیکی دراوسێ بە وڵاتانی جیهان بە وڵاتانی ئەوروپی زیادی کردووە پێ دوایان پێشانگانش هەمان ئەو کاریگەری جێ دەهێڵێت کە بتوانێت هەناردی بەرهەمە ناوخۆیەکان زیاد بکات. زۆر مهمە بەڵێ کاریگەری زۆر باشی هەیە. ئێمە پارساڵ لە نمایشگایە کە بەشدار بووین لە ڕێگەی وەی کە عیلاقەمان دروستکە لەگەڵ کۆمپانیایەکی بیانیە توانیمان کاڵای خۆمان کە خۆمان هاوردی دەکەین لە وڵاتێکی تری داوسیەوە هەناردەکەین بۆ وڵاتێکی کەنداو زۆر کاریگەری هەیە بەڵێ. بەڵێ بەرهەمەکانتان زیاتر لە ناوخۆی هەرێمی کوردستانە یاخۆ لەسەر ئاستی عێراق یاخۆ لەسەر ئاستی نێودەوڵەتیە. ئێمە ئەم کۆمپانیای ئێمە کاڵا لە دەرەوە هاوردە دەکا لە چەند شوێنێکی هەرێمی کوردستان و عێراقی شالقمان هەیە دابشکاری دەکەین بەسەر هەموو ناوچەکانە تاوەکو ئیسا دووجار ماوادمان نردووە بۆ دەرەوەی وڵات با بڵێن. یعنی کۆمپانیەکەمان نتوانی بڵێن کۆمپانیایەکی لەسەر ئاسی عێراق و نێودەوڵەتیشە. بەڵێ کاک عەلی دەتانەوێت لە ڕێگەم پرۆگرامی ئێمە لەم پێشانگانە دەوڵەتەدا چ پامێک بگەنن داواکاریتان لە کۆمپانیەکانی دیکە چی ئەوانی کە تاوکو ئێستا لەم پێشانگادا بەشداریان نەکردووە یاخود بۆ ئەو کەسانی کە پێشانگایکی لەم شێوازە دەکەن و دەتانەوێت چیتان بۆ بکەن یاخود بتر شێوازە بکرێتەوە لە کوالیتیکردنەوەی جۆرە پێشانگایەکی ئاوها ڕازین. وڵا ئێمە لە کوالیتەکەی زۆر ڕازین لە دەستەی بەڕێوەبەرانی پێشانگا وەکو ئیداری زۆر ڕازین. ئەوەی کە داواکارم یەکەم جار لە کۆمپانیەکان بەشداری بکەن زۆر گرنگە چاو لەو بڕەپارەیە نەکەن بڵێن لە ماوەیەکی کەما ئێمە بڕێپارەیەک دەدەین و کۆمەڵی خەڵک موچەمان لێوەردەگرن و پارەیەک خەرجەکەین بەڵام دەرەنجامەکەی زۆر باشە بێ ئەوەی کە تا ئیسا بەشداری نەکردووە داواکارم بەشداری بکە. وەکو داواکاریش ئێمە هەر داواکاریمان لە حکومەتە لە ڕاستیە کار ئاسانیمان بۆ بکە لە هاوردەکردنی کاڵا لە دەرەوە باج و دەرامەتێکی زۆرمان لێ دەستێنن ئجراعاتێکی ڕۆتینیمان زۆر بۆ پێشێنن لە سەرمەرزەکانە بۆ پشکنینە بۆ ئەم جۆرەشتانەیە ئەگەر ئەو ئاسانکاریمانە بۆ بکەن ئەو گرفتانە چین کاک عەلیکە ئێوە توشتانە ئەو گرفتانە بۆ نمونە ڕێژەی نرخی گومرکیان زۆر بەرز کردوێتەوە باجور دەرامەتیان لەسەر کۆمپانیەکان زیاد لە حەد بەرز کردوێتەوە. داواکاری ئێمە ئەوەیە لە حکوومەت و لایەنی پەیوەندیدارەکان چاوێکیان لە کۆمپانیەکان بێ بۆی ئاسانکاریمان بۆ بکەن زیاتر ماواد هاوردە بکەین زیاتر کەرتی بازرگانی ببوژێنینەوە. بەڵێ لە کاتی بەشداریکردندا لە پێشانگایەکی ئاوا گەورە نێودەوڵەتیدا ئەستەنگەکان ئێ پێشانگانی شتێک هەبوو گرفتێک کێشەیەک لەمپەرێک لە بەردەم هیچمان بەدی نەکردووە و زۆر ئاسانکاریان بۆ کردوین و هیچ ئاستەنگێک نەبووە. پێتان وایە ئەم ساڵ بەشداریکردندا لەم پێشانگایەدا تا چەندێک دەبێتە هۆی ساختکردنەوەی بەرهەمەکانتان پێشبەری چی دەکەیت لە لود و ساڵی ڕابردوودا بەسی ئەوەت کردکە لە 60 فرۆشتان زیاتر بووە ئەم ساڵ پێشبینی تۆ چییە؟ تەسەوور ناکەم لەوە کەمتر بێ لەوەی پار کەمتر بێ ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە. پێشبینی ئەوواکێت کە کڕارێکی باشیە بەدەم پێشانگا بەڵێ تەسەوری ئەوەکەم کاتەکەیش و فەسڵ و هەواکەیشی زۆر لەبارە بۆی هاوڵاتیان بێنە دەرەوە تەسەورەکەم من بە پێی ئەو نرخانی کە ئێمە بەژوە حاڵی خۆماندامان بەزاندووە و ئەو داشکانە کردومانە بۆ وڵاتیان تەسەورەکەین لە
ساڵی پار هیچی کەمتر نەبێ ئەگەر زیاتر نەبێ. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز علی نەجار خاونی کۆمپانیا و بەشداروی پێشنگاکە سپاس بۆ سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوە دەستیەوەش خۆش بێ زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان دیارە ئێمە ئەمڕۆ لە گەورەترین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لەم پێشانگایە داوکو پێشتریش باسمان لێوە کە زیاتر لە 120 کۆمپانیای ناوخۆ بیانی بەشداریان تیدا کردووە. جیاواز لە کۆمپانیاکان جیاواز لە کۆمپانیا ناوخۆ بیانیەکان ژمارەی ئێجگار زۆر لە دەستی کاری ناوخۆیش بە هەمان شێوازن پێشانگایەدا بەشداریان کردووە. جا ئەوەی کە لە پێشانگاکەدا بەدی دەکرێت تەنیا کۆمپانیاکانین بەڵکو کۆمەڵێک دەستی کاری ناوخۆین کۆمەڵێک دەستی کاری لۆکاڵین کە بەرهەمی جۆرا و جۆر لە خواردن لە مادە پاکەرەوەکان لە کەرستە کارەبایەکان لە جلوبەرێک لە پۆشاک لە هەموو جۆرە پێداویستەکان واتە ئەوەی کە ئەم پێشانگایی کردو بە گەورەترین پێشانگا ئەوەی کەم پێشانگای کردو بە پێشانگایکی نێودەوڵەتی ئەوەیە کە هەموو جۆرە پێداویستیەک هەموو جۆرە کەلوپەلێک بەشدارن لەگەڵ ئەوەی کە ئەم هەموو کەرەستە ئەو هەموو موادە جۆرە جۆرانە پێشانگای لە خۆی دەگرێت ژمارەی ئێجگار زۆر لە دەستی کاری بیانیش بە هەمان شێوازە پێشانگایدا بەشداری پێکراوە وەکو خۆیان دەڵێن کام پێشانگایە هەلێکی باش دەبێت بۆ ئاڵ و گۆڕ لە نێوان کۆمپانیا ناوخۆی و کۆمپانیا بیانەکاندا بە هەمان شێواز ئومێدی ئەوان هەیە کە لە ڕێگەی ئەم پێشانگای نێودەوڵەتیانەوە بەرهەمە ناوخۆیەکان هەناردەی وڵاتانی جیهان بکەن یاخود ئەم بەرهەمانی کە لەم پێشانگایەدا لە ناوخۆی پێشانگایەدا بەرهەم دەهێنرێت سەرنجی کۆمپانیا بیانەکان بۆ خۆی ڕابکێشێت. من ئێستا ئەمڕۆ لەم پێشانگایەدا میوانێکی دیکەم دەبێت دیارە زۆر بەڕێز حەسەن ڕەحیم ئەحمەد بەڕێبەری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ئاستەخۆ لەگەڵمدایە زانەری زیاتر لەسەر پێشانگاکە لەسەر گەوری ئەم پێشانگای و گرنگی ئەم پێشانگایە لە بەڕێزیان دەپرسم کە حەسەن سڵاو لێ بێبانی باش. سڵاو لە بەڕێزیشتان سڵاو لە بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوە. کاک حەسەن بەسەرتا لەسەر ئەم پێشانگای قسەکەی گرنگی ئەم پێشانگای نێودەوڵەتیانە لەم کاتی ساڵدا لەم وەرزەدا لە چیدایە ئێوە پێتان وایە ئەم پێشانگای تا چەندێک سوود بە ئابووری هەرێمی کوردستان دەگەێنێت؟ بەڵێ بەناوی خۆی گەورە سڵاو لە بینەرانی خۆشەویستی کوردستان نووس کورسات نووس و هەروەها سپاس بۆ ئێوەش کە لێرە حزورتان هەیە و گرنگی ئەدەن بەم بابەتە ئەمە بابەتێکە لە ڕاستیە ئەکرێ بڵین ئێستا لە هەموو کاتێک زیاتر کوردستان و شاری سلێمانی پێویستێتی کە ئەم جۆرە چالاکی و ئەم جۆرە پێشانگای و ئەم جۆرە کەرنەڤاڵی بازارکردنانەی تیا ساس بکرێت چونکە هاونیشتمانیانی کوردستان بە گشتی عێراق و بە تایبەتی سلێمانی زۆر لە بارودۆخێکان کە ئەتوانین بڵین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی داهاتەوە و هەروەها لە ڕووی حرەکە و جوڵەی بازاڕەوە جۆرێک لەو چەقبەستوی پێوە دیارە جۆرێک لە وەستانی پێوە دیارە جۆرێک هاوڵاتیان بێهیواییەکیان هەیە کە پێویستە ئەم بێهیواییە بارودۆخێکیان بۆ بڕەخسێنی بێنە دەرەوە لە ماڵەکانیان بارودۆخێکی دیکە ببینن لە ڕووی ئابووریەوە هەلیان بۆ بڕەخسێکە بتوانن بە هەرزانتر لە شوێنەکانی تر و لە ماڵ و مارکێتەکانی دیکە کە کەلوپەل و کاڵایان بەردەست بکەوێ بۆیە سازکردن و ڕێخستنی ئەم جۆرە فیستیڤاڵ و ئەم جۆرە بازاڕە گەورانە کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ساز دەکرێت و ئەتوانین بڵین ئێمە وەکو ڕێکخەری ئەو بازاڕانە و لە ڕێکخەری ئەو فیستیڤاڵانە سەرڕای ئەوەی کە داهێنەر بووین ئێستاش لە پلەکانی یەکەماین لە ئاستی عێراقا لە سلێمانی ئەمە بەستم هەر بەعام هەموو پێشانگاکانی سلێمانی پێشانگایەکی زیندون پێشانگایەکن کە حرەکە و جوڵەیەکی باش دەخێت حەسەکەم پێشانگایانی سلێمانی یەکەم بن و زیندوش بۆ خۆت باسی لەوە من ئەگەر لەم قبولکەن یاخود بەو بارەیە ئاراستە وەرنەگرێت کە من بڵم باسی خۆمان ئەەکەین ئێمە باسی ئەوەکەین کە ئێمە لە خەمخۆری خەڵکی خۆمانە لە خەمخۆری شارەکەمانە لە خەمخۆری هاونیشتمانیانە پلانەکاندا ئەنین و پلانەکاندا ئەڕێژین لە بارودۆخە ناهەموارەکانە ئێمە بیر لەوە ئەەکەینەوە کە بارودۆخێ بڕەخسێنین بۆ خەڵکی دەستیان بگا بەو کۆمپانیا و هاوردەکار و بەرهەم و کاڵایانەی کە پێویستیانە بۆ ئەوی خەڵکی جۆرە لە جۆرەکان بیری بچێتەوە کە بێنوچەیە بیری بچێتەوە کە بێ ئیشیە بێ دەرامەتی و ناهەمواریەکی چەقبەستویەک هەیە خەڵک بێت دەڕۆژ لێرە مەشغوڵ بێ بە کەلوپەل و کاڵا و بەرهەمێکەوە کە ڕاستەوخۆ لە دەستی کۆمپانیاکان لە دەستی خاوەن بڕندەکان لە دەستی هاوردەکارەکانی وەربگرێ بە نرخێکی گونجاوتر بۆیە ئەڵێم ئێمە بۆ شارەکەمان ئیشەکەین بۆ شارەکەی خۆمان بەدڵسۆزی ئیشەکەین ئەمە وای کردووە لە سلێمانیە ئەو حرەکە و جوڵە بازار گەڕیانەی کە دروستی ئەەکەین جیاوازە لە شارەکانی دیکە شارەکانی دیکە لەوانەیە کۆمپانیایکی بیانی بێت لەوێ بیە کەرنەڤاڵێک فیستیڤاڵێک پێشەنگایەک ڕێک بخە کە بۆ بەشێک
لە هاونیشتمانیانە یا سێکتەرێکی تایبەتە لە هاونیشتمانیان بەڵام ئەم جۆرە بازاڕانی کە ئەڕخسێنین ئێمە بۆ هەموو هاونیشتمانیانە بەگشتی باش ئەکاک حەسەن ئەمە بۆ هاوڵاتیان بەگشتی سوودی ئەبێت کە بێن لەم پێشانگایدا خۆت باس لەوە کرد کە بە نرخێکی کەمتر لەوەی کە لە بازاردا هەیە بتوانن کە کاڵیان دەستکەیت پێشتریش یەکێک لە خاوەن کۆمپانیەکان لەگەڵمدا ئامادە باسی لەوە کرد کە نرخەکان بە ڕێژێکی زۆر کەمتر لە نرخەکانی بازار دەفرۆشن ئەمە لە ڕووی کڕیارانەوە بۆ بازار پیداکردن بۆ ئەم کەلوپەلانە شتێکی زۆر باشە لە ڕووی ئابووری هەرێمی کوردستانەوە تا چەندێک دەتوانێت ئابووری هەرێمی کوردستان ببوژێنێتەوە جوڵە بخاتە ناو بازارەوە کاریگەری چۆن دەبێت ئەم پێشانگایانە ئێمە وەک دەزانین هەموو کاتێک بازرگانانی ئێمە و بە تایبەتی بازرگانانی شاری سلێمانی لە بارودۆخە ناهەموارەکانە هاودەست و هاوپشک بوون لەگەڵ حکوومەت و لەگەڵ سێکتەری گشتیە هەمیشە یا ئەوەیە کە بە کۆمەکە مرۆییەکانیان سەلەی خۆراکیان دەستەبەر کردووە بۆ دەیان هەزار خانەوادە و عیلەی بێدەرامەت یا ئەوە تا لە بارودۆخە ناهەموارەکانە بەشداریان کردووە لەم جۆرە بازاڕانەیە و هەلی کاریان ڕەخساندووە کە ئەم جۆرە بازاڕانە سەدان هەلی کار ئەڕەخسێنێت بۆ گەنجەکان بۆ کۆمپانیاکان بۆ ئەو کەسانەی کە ئیشی دەستەکەن بۆ ئەو کەسانەی کە خواردن دروستەکەن و پێشکەشی هاوڵاتیانی ئەەکەن بۆ ئەو کەسانەی کە هاوردە ئەەکەن هەلی کار ئەڕەخسێنێ بە گشتی و لەو لایشەوە یارمەتیەکە هاوکاریەکە بە سێکتەری گشتی با بڵێن بە حکوومەت کە خەڵکی مەشغوڵ ئەکا بە چالاکیەکەوە کە هەم لە خزمەتی خەڵکیایە و هەم لەو لایشەوە تەشغیلیەکە مەشغوڵکردنێکی خەڵکیە بە جارێکی تر گیرفانی خۆیەوە بۆیە ئەتوانین بڵین ئەمە ئەگەر حکوومەت هاوکار بێ وەکو هەمیشە هاوکاریش بووە بەڵام ئەگەر هاوکار بێت و زیاتر سپۆنسەری و سپۆرتی ئەم جۆرە چالاکیانە بکە ئەتوانین بڵین پێکەوە ئەتوانین ئەم چالاکیانە زیاترکەین گەورەترکەین بە تایبەتی ئەو چالاکیانی کە لە پێشنگەی نێودەوڵەتی سلێمانی ئەکرێن بەهایەکی تایبەتی خۆیان هەیە چونکە ئێرە شوێنی بڕەندسازیە ئێرە ناونیشانێکی نێودەوڵەتی هەیە کە هەر بڕند و هەر کاڵایەک لێرە نمایشەکرێت جێی سقەیە لەژێر چاودێریایە لە ڕووی پرسیارەکە کە حەسەن بوو ڕەختەکەشت پێ ئەبڕم مەرجی سەرەکی بەشداریکردنی کۆمپانیەکان دەستی کارەکان لە پێشانگایەدا چین کێن ئەو کەسانی کاتوانە پێشانگایەتە بەشداری بکەن ئەم کەسانە ئەبێ ئیجازەی هاوردە و هەنادەکردنیان هەبێ و ئەو کاڵانەی دەیهێنن ئەبێ لە ڕێگەی ڕسمیەوە هاتبێ و ئەبێ تاریخی دروستکردن و بەسەرچوونی لەسەر بێت و کاتیشی زۆر مابێ و لەژێر چاودێری تیمەکانی تەندروستی و قایمقامیەتایە و لەو لایشەوە ئەبێ ئەو کۆمپانیایی کە دەیهێنێت خۆی محتەبەر بێ ئەگەر ئەوەی کە لە وڵاتە لە کوردستانە دروست ئەکرێ یا لە دەرەوەی وڵاتە دروست ئەکرێ پێویستە کاکە سیڤ خۆی تەقدیم کا پێشوەختە کە بزانین کە ئەم کەسە جێی سقەیە تەنها کەسانێک دەمێنەوە کە یا لێرە خواردن خۆیان ڕاستەوخۆ خواردنی فرێش دروستەکەن کە ئەمانەش دیسانەوە لەژێر چاودێری تیمەکانی تەندروستیان یا ئەوانەی کە لە ماڵەکانی خۆیان یا لە هەندێک شوێنی تایبەت کە بۆیان ڕەخسێنراوە کاڵای وەکوڵە ئیشی دەست دەکەن کە ئەوانەش شتانێکن هەمووی دیسانەوە جارێکی تر حکوومەت خۆی هاوکاریانە و لەژێر چاودێری حکوومەت خۆیان بەڵێ ئەکار حەسەن چەند کۆمپانیا داواکاری پێشکەش کردووە کە لەم پێشانگایەدا بەشداری بکەن ئایا هەموو ئەو کۆمپانیانی کە داواکاریان پێشکەش کردو قبولکراوە داواکارەکانیان هەمویان توانیوانە ئەوانەی کە حەز دەکەن لە پێشانگایەدا بەشدار بن لە ڕاستیا و کۆمپانیانەی کە داواکاری پێشکەشەکەن زۆرن بەڵام هەر یەکیان هەندێکیان بەهۆی بارودۆخێکی کە خۆی هەیەی دوجار لە ماوەیەکە کە پێش بۆ نمونە ئێمە 3 مانگ لەسەر ئەوە ئیشەکەین کێ ئەوێ بەشدار بێ ئەوانە داواکاری تەقدیمەکەن دوای هەیە بارودۆخێکی بۆ دروستە بێ لە لەحزەکانی ئەخیرا لە ڕۆژەکانی ئەخیرا بۆی ناکرێ یا ناتوانێت بەشدار بێ بۆیە هەندێک لەو کۆمپانیانەی کە لە دەرەوە دێن بە تایبەتی لە وڵاتی ئێران و تورکیا و سووریا و وڵاتانەوە دێن جاری ئایکە بەهۆی ویزاوایکە بەهۆی ئەوە کەسێکی لێ خوانەخواستە وەفاتی کردووە یایکە بەهۆی بارودۆخە کە تایبەتە بۆی پێشاتوە سەفەری بۆ پێشاتووە دوجار پاشگەزە بێتەوە غەیری ئەمە ئێستا ئەو کۆمپانیانی کە لێرە بەشدارن زیاتر لە 125 کۆمپانیا بەشدارن زیاتر لە 125 بەشدار بوو هەیە لێرە کە لە هەموو سێکتەرەکانی پێویستی ژیانی هاوڵاتی تایە پێشکەش کراوە و ئێمە لێرەوە جارێکی تر داوایان لەکەینەوە بە مەرجیشمان گرتووە لەگەڵیان کە پێویستە نرخەکانیان لە خوارد نرخی بازاڕەوە بێ بەڵام لێرەشەوە جاریش تر داوایان لەکەین کە ئەوانەی خاوەن کۆمپانیان و هاوردەکاری ڕسمین
ئێرە وەکو شوێنێکی مارکتینگ تەماشا بکەن وەکو بە بازارکردن تەماشا بکەن و وەکو فرەسێک بۆ هاونیشتمانیانی لەبەرچاو بگرن کە نرخەکانیان لە خوار بازارەوە بێت بەڵێنیشیان داوە بەڵام جاریی تر داوان لێکن کە نرخیان بە پێی بارودۆخی هاونیشتمانیان هاوکار بێت بۆیان ئەو کۆمپانیانی کە لێرە بەشدارن زۆرینیان کۆمپانیای بیانی یاخود کۆمپانیا ناوخۆیەکانن زیاتر هەلی بەشداریکردن کە حەسەن بۆ کامیانە کۆمپانیا ناوخۆیەکانن بیانەکان لە ڕاستیە ئێمە زۆرتر مەبەستمانە کۆمپانیا ناوخۆیەکان بن چی ئەوانەی حتا ئەوانش کە بڕندی بیانیان لەلایە وەکو وەکیل وەریان گرتووە حەزەکەین کۆمپانیا بیانیەکان چکە ئەوەندەی کۆمپانیا ناوخۆیەکان بن ببوورە چونکە ئەوەندەی کۆمپانیا ناوخۆیەکان دڵیان بە هاونیشتمانیان ئەسووتێ و لەگەڵیان ئەژین لەم ئەساتی هاوڵاتیانە ئەژین کۆمپانیا بیانەکان هەندێکیان بۆ پیاکردنی پارە دێن بۆیە ئێمە زیاتر ئیحتیماممان بە کۆمپانیا ناوخۆیەکانە کە بەشدار بن بۆ ئەم مەبەستە زۆرترین کۆمپانیای ناوخۆیمان لەگەڵ حەسەوەکو دو پرسیار بۆ بەڕێزە پێتان وایە ئەم ساڵ ڕێژەی بەشداریکردنی کڕیاران یاخود ڕێژەی هاتنی خەڵک بۆ ئەم پێشانگایە چ ئاستێکدا پێشبینی ئەکەن هاوشێوی ساڵانی پێشووتر بێت یاخود پێشبینیەکەن نە ئەم ساڵ زیاتر کڕارێکی زیاتر بێت پێشبینی ئێوە چییە؟ ئێمە پێشبینیمان وایە کە هاونیشتمانیان فرسەتەکان لەدەست نادەن ینی بەشدار دەبن دێنە ئەم کەڕنەڤاڵانەوە لەم شوێنانە ئۆفەر هەیە لەم شوێنانەیە ئێمە هەر خۆمان وەکو ڕێکخەری پێشانگاکە ڕۆژانە دە خەڵاتی گرانبەهامان داناوە بۆ ئەو کەسانەی کە دێن لێرە بای 50,000 دینار کاڵا ئەکرن ئەتوانن چانسی بردنەوەی ئەم خەڵاتانان هەبێت کە 2010 خەڵاتمان دیاری کردووە بێزگەلەوەش کە کۆمپانیەکان خوان لێرە ئۆفەریان هەیە داشکاندنیان هەیە بۆ هاونیشتمانیان داواکەین هاونیشتمانیان فرسەتەکان لەدەست نەدەن و تەوەقعیشمان وایە کە لەدەستی نادەن بە پێی ئەو چالاکیانەی کە پێشتر بوومانە ئەزانین کە خەڵکێکی زۆر ڕوو ئەکاتە ئەم شوێنە بەڵام ئەکرێ بڵین ئەم ساڵ بارودۆخەکە لە کات و ساتێکایە تۆزێک هەوا سارترە لە ئەوەی کە ئێمە لە فیسیڤاڵی بەهارایە لە کاتەکانی ترا بەڕێوەی ئەبین بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە لە پێشانگاکە لە هۆڵێکی گەورەی ئاوادا بابەتی سارد و گەرمی ناو هۆڵەکەمان بە جۆرێک ڕێخستووە کە هاونیشتمانیان بێتاقەت نەبن بێزار نەبن و بتوانن سەردانی ئەم شوێنە سپاس بۆ زۆر بەڕێز حەسەن ڕەحیم ئەحمەد بەڕێبەری پێشانگەیان دەوڵەتی سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە کاک حەسەن بۆ ئێوەش سپاس بەڵێ میهرەبان دیارە ئەوە گفتوگۆ بوو لەگەڵ بەڕێوەبەری گشتی پێشانگەیان دەوڵەتی سلێمانی لەگەڵ یەکێک لە خاوەن کۆمپانیەکان سەبارەت بە کردنەوەی پێشانگایکی لەم جۆرە و هەروەها گرنگی پێشانگایکی لەم جۆرە بۆ کڕێران و هەروەها بۆ کۆمپانیەکانیش میهرەبان من دەگەڕێمەوە لایت بەڵێ چاوان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت دەستخۆش